لەسەر هەردی کۆشکی سپی بەرهەمەکانی 50 ویلایەتی ئەمریکا ڕیزکرابوون لە کەشتی گەشتیاری ساسکراوی مین تا ڕام جۆرەمەی ساسکراوی هەوایی و تەنانەت مەرین وان هێلیکۆپتێری تایبەتی سەرۆک ساسکراوی کەنەدیکت. سەرۆک ترامپ سواری ئۆتۆمۆبیلی ئاگرکوژێنەر ساسکراوی ویسکانسن بوو. ئاگرەکە لەکوێیە؟ من دەیکوژێنمەوە. چەند چرکە دواتر پەیمانێکی مۆر کرد کە 17 مانجی حوتی کردە ڕۆژی بەرهەمەکانی ساسکراو لە ئەمریکادا. گوتی ئەوەی سەخت بوو ئەنجامدرا چونکە بەڕێوەبەراتیەکەی کۆسپ و تەگەرەکانی لەسەر ڕێگا هەڵگرتن. بۆ ماوەی دەیان ساڵە واشنگتن ڕێگای بە وڵاتانی ترداوە بوو لە ناوبردنی کارەکانی ئەمریکایەکان لە ڕێگای بەکارهێنانی بازرگانی ناڕەوا. ڕاوەستە ببینە چیت بوو هەیە زۆر خۆشحاڵ ببیت. دیموکراتەکان هەفتەی بەرهەمەکانی ساسکراو لە ئەمریکایان بە نیشانی دووڕووی ناوبرد. دەڵێن سەرۆک لە جیاتی قسەکردن دەبێت بەکردەوە کار بکات. کاتێک ئامۆژگاری کەسێک دەکەی لە خۆتەوە دەست پێ بکە. ئایا کراس و کەرەڤاتەکانی ترامپ لەکوێ دروستکراون؟ لە چین. ئایا مۆبیلیاتی ترامپ لەکوێ دروستکراون؟ لە تورکیا. جلوبەرجی ناوی کچەکەی ترامپ ئیڤانکای لەسرە لە دەرەوەی وڵات ساز دەکرێت. دووشەممە زۆر لە ڕۆژنامەنووسەکان ئەم پرسیاریان لە شان سپایسەر کرد. لەم وڵاتە هەندێک بەرهەم توانای فراوانبوون و داخوازی لەسەر نییە هەر وەک داخوازی لەسەر چەندان شتی تر. ئەگەر ئەو بەرهەمە داخوازی باشی لەسەر بێت ئەوە هیواخوازم کەسێک کارخانەیەکی بۆ دروست بکات. شیکەرانی بازرگانی دەڵێن ئەمە ئەوەندە هاسان نییە چونکە ئێمە ئێستا لە خۆناغی تێکەڵاوی ئابووری جیهانی داین. نهۆمەکانی ئەم کارگەیە لە دیوارەکانی ڕووخاوە. ئێستا سنوورەکان و زەریاکان بەرفراوان بوون. ئیتر ئەو شتانەی بەرهەمی تەواوبووی ئەمریکایە لە ڕەفەی بازاڕەکاندا بە ئاڕاستەی ئەوە دەبنە کۆمەڵە ڕەگەزێک هاوسەنگ لەگەڵ گروپە کارداریە سەرێشەکانی ئەمریکادا بۆ برەودان بە ڕێککەوتنە بازرگانی و بازرگانی نێودەوڵەتیەکان. ڕێبازدانەرانی کۆشکی سپی پەشتیان بەم جۆرە بۆ چوونانە نەکەوتووە. خەریکی جێبەجێکردنی ڕێبازی دوورە پەرێزکردنی ئابووری ئەمریکان کە هەوڵ دەدات ڕێبازی دەیان ساڵی بەڕێبەراتیەکانی هەردوو پارتیەکان بگۆڕێت بۆ بڕەودان بە ڕێکەوتنەکانی نێونەتەوەیی ئاڵوگۆڕ و بازرگانی.